سلامتان لێبێ ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ پێیوام زۆر باش بن لە بەرنامەیەکی نوێی گەشت و زانیاری گەڕامەوە بۆ لاتان. جا بزانم ئەزانن کە من ئێستا لەکوێم؟ لەوانەیە ئێستا بەهۆی ئەم شوێنی کە منی لێم و هەروەها ئەم گەڵایی دەستم بزانن کە لە هاوینە هەواری سەرچنارین. هاوینە هەواری سەرچنار بە یەکێک لە کۆنترین هاوینە هەوارەکانی شاری سلێمانی دانرێ. جا بۆیە پێم خۆش بوو لە گەشتی ئەم ڕۆمانە لەگەڵ مناڵەکانە بین بۆ ئێرە. جا مناڵەکانی ئەو کوا مناڵەکانی هاوڕێم؟ مناڵەکانی هاوڕێم وا بزانم ڕۆشتم بۆ شوێنێکی کا بۆیە پێویستە ئێستا من بە دوایانە بگەڕێم و دەستەکەین بە گەشتەکەمان، بەڵام با سەرەتا بیاندۆزمەوە بزانم کوان مناڵەکانی هاوڕێم. چیان لێ هاتووە؟ چون بۆ کۆ کە جوانە ئەمڕێ ڕۆشتنە. بڕاستی ئێرە کەشوهەوایەکی دڵگیر و دڵڕفێنی هەیە، بەڵام سەرتام پێویستە هاوڕێکانم بدۆزمە. دۆزیمنەوە چۆنن؟ بەڕاستی من بە دوای ئێوە گەڕام وتم ناکرێت بەرنامەی گەشت و زانیاری بەبێ هاوڕێکانم پێشکەشی بینەرام بکەین. چۆنن؟ هەر باش بن. هاوڕێیان کاتە ئێستا بە هاوڕێ جوانەکانمان خۆیان بناسێنن بزانن ناویان چییە، چۆنن؟ با سەرەتا لە تۆ دەست پێ بکەم. تۆ ناوت چییە؟ زینە. زینە چەند ساڵی؟ 10 ساڵ. 10 ساڵ تەمەەن درێژبی زینە. زینە پێشتر هاتووی بۆ سەرچنار؟ بەڵێ. لەگەڵ خێزانەکە تا هاتووی؟ بۆ سەیرانکردن یاخود بۆ بەشی یاریەکەی؟ بۆ سەیرانکردن. پێکەوە سەیرانتان کردووە، گەشتان کردووە. زۆر باشە. ئەی چیتان برد لەگەڵ خۆتان؟ خواردن چیتان خوارد؟ کەباب. کەباب چەند خۆشە. باشە زینە پێم بڵێ لەم کەشوهەوا جوانەیە هەروەها لە هاوینە هەوارێکی وا دێرین و کۆنا پێویستە ئێمە ئاگاداری بین و بیپارێزین. کاتە پێویستە کاتێکین بۆ سەیرانکردن و گەشتکردن ئاگامان لە خۆڵ و خاشاکەکانی خۆمان بێت و کۆیکەینەوە. ڕاستە؟ بەڵێ. تۆش هەمان بیر و باوەڕی من هەیە یاخود ئەتوانی بەجێ بێڵیت و دواتر خۆیان کۆیکەنەوە؟ بیر و باوەڕی تۆ. زۆر باشە. ماکێکە بێ بە هاوڕێکی کەمان بزانین ناوی چییە؟ چۆنی؟ باشی. ناو چییە؟ لانۆ. لانۆ چەند ساڵی؟ 11. 11 ساڵ تەمەەن درێژ بیدانە. لانۆ ببینەوە گەڵایم هێناوە لەگەڵ خۆمە جوانە؟ بەڵێ زۆر جوانە. زۆر بەلامەوە جوان بوو. جا ڕەنگی زەردە تۆزێکیش لێرەوە قاوەیی بووە و هێماشە بۆ پاییز وەرزی پاییز وایە؟ بەڵێ. زۆر چاکە. مایکەکە بێ بە هاوڕێکی کەمان چۆنی تۆ؟ باشم. ناو چییە؟ بارین. بارین چەند ساڵی؟ 8 ساڵم. 8 ساڵ تەمەەن درێژبی بارین پێم بڵێ تۆ شەوانە زووە خەوید یاخود درەن؟ زووە خەوم. زووە خەوید؟ کاتژمێر چەنە خەوید؟ 9. هەر بێژیت زۆر باشەکەی. باشە خەوی خۆشە بینی کە ئەخەوی؟ بەڵێ. زۆر باشە. ئەم شەویش خەوی خۆشە بینی؟ بەڵێ. خەوەکە چی بوو؟ تۆ. خەو بە منەوە بینی؟ بەڵێ. بۆ ڕاستە؟ بەڵێ. ئادی بۆم باسکە وەرە لام و بزانم چی بوو خەوەکە. جۆگرن ئەم هاوڕێمان خەوی بە منەوە بینی و بزانین خەوەکەی چییە؟ جارێکیان تۆ هاتی بۆ قوتابخانەکەمان. لە خەوتا من جارێکیان هاتبووم بۆ قوتابخانەکەتان؟ بەڵێ. ئیتر ئەو کاتە پرسیاریشە لە من کرد. پرسیاریشم لێ کردی؟ بەڵێ. زۆر چاکە. ئەی دڵخۆش بووی لە خەوەکە تا کاتێک هاتم بۆ لات بۆ قوتابخانەکە و؟ بەڵێ. ئێستاش لە نزیکەوە یەکتریمان بینیوە. بەڵێ. لەوانەیە بیری لەوە کردبێتەوە کە دوێنێ شەو بیری لە ئەمڕۆ کردبێتەوە کە یەی لەگەڵمانە و پێکەوە گەشتەکەین
تر بەو خەیاڵەوە خەوتویت و خەوە بینیوە بەڵێ دڵخۆشم هەمیشە خەوی خۆش ببینی و هەمیشە وەکو دوێنێ شەو بە باشی بە زووی بخەوە باشە؟ تەمەەن درێژ بی مایکەکە بێ بە هاوڕێکی کەمان چۆنی باسم ناو چییە؟ ئەلین 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 ناوکە زۆر خۆشە ئەلین تۆ چەند ساڵی؟ 6 ساڵی کەواتە تۆ لە پۆلی یەکی ڕاستە؟ ڕاستە هەربژیت ئەلین حەزت لە گەشتکردنە؟ بەڕاست ئەی حەزت لێیە وەکو ئەمڕۆ لەگەڵ هاوڕێکانت پێکەوە گەشت بکەی؟ بۆچی حەزت لێیە؟ لەبەرەوەی مایکەکە نزیکەرەوە لە دەمن؟ لەبەری هاوڕێکانم خۆشە لەبەرە کە هاوڕێکانت خۆشەوێ دڵنیام کە ئانیش تویان خۆشەوێ وەکو من کە چۆن تۆم خۆشەوێ زۆر چاکە مایکەکە بێ بە هاوڕێکی ترمان پێشەوەی کە ناوکەت بڵێ بەڕاستی من زۆر 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 حەزم لە پرچەکانتە چۆنی ناو چییە؟ من ناوم سەجایە سەجا ناوکەت جیاواز و خۆشە واتاکە ێزانی؟ بەڵێ واتاکەی چییە؟ هێمنی زۆر باشە سەجا پێم بڵێ پرچت زۆر بە جوانی چاکردووە هەمیشە گرنگی ئەی بە شێوازی دانانی پرچە؟ بەڵێ وەکو من؟ بەڵێ زۆر باشە من وا هەستەکەم تۆ حەزت لە ڕەنگی پەمەییشە بەڵێ منیش بە هەمان شێوەی تۆم سەجا سەجا پێم بڵێ تۆ کەسێکی هێمنی؟ بەڵێ هێمنی باشە یاخود هەروکی یاخود هەردووکی وایە؟ بەڵێ چونکە هەردووکی کەسایەتی ئێمە چی هێمن بین یاخود جوڵە جوڵکەر بین هەردووکی کەسایەتێکی زۆر جوانە زۆر باشە سەجا دڵخۆشی ئەمڕۆکە لەگەڵمانای؟ بەڵێ منیش زۆر زۆر دڵخۆشم سەجا بابزانی ئەوەی تەنیشت تۆ ناوی چییە؟ چۆنی؟ باشم تۆ ناو چییە؟ ڕەنا تۆش بە هەمان شێوەی پرچەکانی سەجا پرچی خۆداناوە بۆچی؟ چی یەکەنێوە؟ خۆشکن کاتە پێکەوە خۆتان ئامادە کردەوە بۆ ئەمڕۆ ڕاستە؟ باشە پێم بڵێ تۆ چەند ساڵی؟ 8 ئەی مەلازانیت؟ بەڵێ بەڕاست باشە پێم بڵێ و بە هاوڕێکانیشمان بڵێ ئەوانی کە ئیستا ئەزانن مەلە بکەن وەکو تۆ ئەتوانن لە شوێنێکی وەکو ئێرە ئەها کە چەند خۆشە ئاوەکەی مەلە بکەن؟ بەڵێ بەڕاستە ئەتوانن؟ بۆچی ئەتوانن؟ باشە با من پێو بڵێم کە نابێت لێرەیان مەلەکەی نەزانی بۆ لەوانەیە پێو خۆش بێ کە لێرەیان مەلەکەی لەبەرەوەی شوێنەکەمان جوانە و ئاوەکەی جوانە و ئەتوانی مەلەی تیاکەی بەڵام ئێرە هاوینە هەوارە لەگەڵیا مەلەوانگە نییە و ئاوەکەی جیاوازە چونکە ئاوەکەی قوڵترە وەکو مەلەوانگەکان نییە و ڕاهێنەریشی لێ نییە چاودێریشی لێ نییە بۆیە پێویستە ئێمە لە مەلەوانگەکان مەلە بکەین یاخود ئەگەر ڕۆشتین بۆ هاوینە هاوارێک توانیمان لەگەڵ خێزانەکانمانە مەلەکەین ئەتوانین وەکو تۆوتی بەڵام ئەبێ گەورەکان ئاگاداری ئێمە بن ڕاستە؟ بەڵێ جاژبێت جلوبەرگی مەلەشمان لە بەرابێ ئاوا ناکرێ بچینە ناو ئاوەکەوە بەڵێ کاتە تۆ ئێستا پێت بڵێن مەلەکە لێرە مەلاکەی؟ مەلە ناکەی ئەڕێ بۆ مەلەوانگە ڕاستە؟ هەر بژیت بابزانین هاوڕێکی کەمان ناوی چییە؟ چۆنی؟ باشم تۆ ناو چییە؟ ئاپۆ چەند ساڵی؟ 7 ساڵی تەمەەن درێژ بیواتە لە پۆلی؟ 2 ڕاستە؟ بەڵێ ئەی حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ باشە وانەی کۆمەڵایەتی جارێ لە پۆلی دوا ناخوێنن بەڵام چەند ساڵێکی تر وانەی کۆمەڵایەتیشە خوێنن و ئجاباسی هاوینە هەواری سەرچناریشتان بۆکەن مامۆستاکانتان کە چەندێک دڵگیر و خۆشە وەکو ئەمڕۆکە من بۆتان باسەکەم هاوڕێیانمان وەکو ئەبینن ئێمە ئێستا لە سەرچنارین جا لە دوامانەوە دڵنی ئەو ئاوەیەت کە لە پشت ئێمەوەیە جاوەکو ئەم هاوڕێمان بۆی باس کردین کە نابێت لەم شوێنانە مەلەکەن بۆیە ئێوەژە بێ ئاگاداری خۆتان بن کاتێک گەم بۆ هاوینە هەوارەکان ئەبێت لە دوورەوە سێری ئاوەکە بکەن نەچنە زۆر نزیکەوە وەکو چۆن لێرە سیاجێک دانراوە نابێ بچینە ئەو دیەوە باشە ئەبێ لێرەیە بۆستی جا پێمان خۆشە
کە بگەڕێین ئێستا بە هاوینە هەواری سەرچنارە ئێوەش پێتان خۆشە بێ؟ کاتە با پێکەوە بگەڕێن و پێکەوە گفتوگۆیە بکەین وەرن ئێوەش لەگەڵمان نابن لەم گەشتەیە با بڕۆین کاتە ئێستاش با باسی ئەوتان بۆ بکەم هەر وەکو چۆن ئەم هاوڵاتیانەی ئێرە کە دانیشتون و لەم کەشەی ئێرەیە پێکەوە گفتوگۆکەن و یاخود کتێب ئەخوێننەوە هادۆنیە و کەڵە شێرەژاو چەند خۆش بوو جا بۆیە هاوڵاتیانی ئێرەش هاوڕێکانم سوودمەندن لە ئەم شوێنە کاتێک یەنە ئێرە ئەگەر خۆیان بن بە تەنها یاخود لەگەڵ خێزانەکانیان بن و یاخود وەکو ئێمە لەگەڵ هاوڕێکانیان بن پێکەوە کاتێکی خۆش ئەبن بەسەر ئەنجا با باسی ئەوەشتان بۆ بکەم لێرە کۆمەڵێک کورسی هەیە کورسی و مێز هەیە بڵێن ئەم کورسی و مێزانە پێویستە لەسەر ئێمەی هاوڵاتی پارێزگاری لێ بکەین ڕاستە؟ ڕاستە؟ چۆنای پارێزگاری لێکەین لەوەی کە نەیان نووسین چونکە بەداخەوە زۆربەی کورسی مێزەکان کاتێک ئەیان بینی زۆر نووسراون یاخود شکێنراون بۆیە پێویستە ئێمە ئاگاداری ئەو کەلوپەلانە بین کە لە شوێنە گشتەکانە هەن یاخود ئاگاداری درەختەکان بین نەیان شکێنینەوە بە هەمان شێوەکو ئەم درەختانە ها کە لێ نووسراوە نەیان نووسین زیانیان پێ نەگەێنین باشە؟ ئێوە ژواکەن؟ هەر بژین دڵنیام کە ئێوە زۆر زۆر عاقڵن جا پێتان خۆشە بێ ئێستا دانیشین و پێکەوە پشوویەک بین ئێمەش وەکو ئەو هاوڵاتیانەی تر لە گشتەکەمانە با پێکەوە وەرن لێرە دانیشین پشوویەک وەرەگرید جا پێکەوە شتێکی شەخۆین پێتان خۆشە بێ؟ کاتە با دانیشین دانیشن سێرکەن چەند جوانە ئێرە وەرن با دانیشین جا من ئێستا چیرۆکێکیشتان بۆ گێڕمەوە لێرە شاش وەرە تۆ لێرە دانیشە منیش لێرە دانیشم باشە کەواتە با هەستین هاوڕێکانمان ئێمە پشوویەکمان وەرگر لەگەڵ ئەم هاوڕێ جوانانم بەڵام بیرتان نەچێ ئەوەی کە خواردومانە پێویستە هەر بژیت بیهێنی لەگەڵ خۆمانە و دواتر بیکەینە سەلەی خۆڵەوە بۆ ئەوەی کە سروشتەکەمان بە پاکی بمێنێتەوە ئێستا شتەکان فڕێبن هەر بژین زۆر چاکە ئێوەش بە هەمان شێوە کاتێک سەردانی شوێنە گشتەکانەکەن و شوێک وەرەگرن و یاخۆت شتێکە خۆن پێویستە لە دوای خۆتان بیکەنە ناو سەلەی خۆڵەوە لەگەڵمانابن ئێستا ئەڕۆین ئەزان چیەکەین پێکەوە یاریەکەین با بڕین وەرن هاوڕێکانم ئێستا هاتووینەتە بەشی خلیسکێنە و جۆرانەکانی هاوین هەواری سەرچنار بۆ ئەوەی کە هاوڕێ جوانەکانم بتوانن لە گەشتەکەمانە پێکەوە یاریش بکەن و چێژ لە کاتەکانیان وەرگرن جا بیرم نەچێت با پێتان بڵێم کاتێک دووبارە لەگەڵ خێزانەکانتان یاخود لەگەڵ هاوڕێکانتانە بێ کە سەردانی ئێراکەنەوە پێویستە لەسەر ئێوە و ئێوەش هاوڕێکانم کە گرنگی بن و ئاگاتان لە ئەو مڵکە گشتیانە بێت یاخود ئەو پێداویستە گشتیانە بێت کە تەنهایی ئێمە نییە هەموو هاوڵاتیانی تر ئەتوانن بەکاری بێنن بۆ نمونە ئەم خلیسکانەیە کە بەدەر لە ئێوە مناڵانی تریش سەردانی ئەم شوێناکەن و بەکاری ئێنەوە بۆیە نابێ ئێوە بیشکێنن یاخود زیانی پێ بگێنن کە نەتوانن مناڵەکانی تری هاوڕێتان دووبارە بەکاری بێنەوە باشە؟ باش بەگوێ بکەن؟ بەڵێ ئێوەش بەگوێ بکەن جا پێشتر واتە لە سەردەمی من یاخود لە سەردەمی دایکما هەتا ئێستاش هەتا سەردەمی ئێوە و بە بەردەوامیش هاوڵاتیان سەردانی ئێرە ئەکەن و لە پێشە لە جژنەکانە سەردانی ئێرە کراوە و من کاتێک لە تەمەنی ئێوە بووم هاتووم بۆ ئێرە لەگەڵ خێزانەکانمە یاریم کردووە
جا ئێوە دەتوانن لە جەژنانە بێن بۆ ئێرە و یاری بکەن و کاتێکی خۆش بەسەر بەرن. ئێستا پێتان خۆشە بێ بڕۆن یاریەکان تاقیکەنەوە؟ باڵێ زۆر چاکە ئێوە بڕۆن یاری بکەن. بەڵام ئاگاداری خۆتان بن بە هێواشیش باش؟ زۆر چاکە وەرن با بەردەوام بین لە ڕۆشتن ببینن چەند جوان و دڵڕسێنە ئێرە با لێرە بۆستین بۆی بەردەوام بین بەسەر گفتوگۆکانمان بڕنە لامەوە هەر بژین. هاوڕێ جوانەکانم بڵێن چی؟ ئێرە هاوینە هەواری سەرچنار بەهۆی ئەوەی کە سەرچاوەیەکی ئاوی باشی هەیە بۆیە بەکاردەهێنرێت و دەگوازرێتەوە ئاوەکەی بۆ گەڕەکەکان و شارەکانی سلێمانی. جا پێشتریش لە سەرچناردا کارگەی چیمەنتۆی سەرچنار هەبووە، بەڵام لە 2008دا کارگەی چیمەنتۆی سلێمانی داخراوە لەبەر ئەوەی کە ژینگەکەی بە پاکی بمێنێتەوە. بۆیە ئێستا کارگەکە نییە و کەش و هەوایەکی پاک و دڵڕەفێنیشی هەیە، ئەتوانن بە پاکی هەوا وەربگرن لە سروشتەوە. زۆر چاکە. جا وەکو ئەبینن ئەم دارانی کە لێران تەمەنێکیان هەیە، بۆ نمونە ئەم دارەی پشتمانەوە کە چەندێک گەورە و جوانە تەمەنێکی زۆری هەیە لێرەیە و لێرەشا ماوەتەوە. جا هاوینە هەواری سەرچنار بەردەوام گەشتیاران سەردانیەکەن، ئەوانەی کەیەن بۆ شاری سلێمانی بە دڵنیاییەوە سەردانی هاوینە هەواری سەرچناری شەکەن بەبێ ئەوە ناڕۆنەوە. بۆیە ئێمەش کە لە شاری سلێمانین لە کاتی پشوەکانمانە یاخود لە کاتی گەشتەکانمانە لەگەڵ خێزانەکانمان یاخود لە ڕێگەی قوتابخانەکانمانەوە سەردانی ئێرەکەین. جا من کاتێک لە تەمەنی ئێوەیە بووم لەگەڵ ماڵەوەمان ئەهاتم بۆ سەرچنار، بەڵام وەکو ئێستا ناکە ئێمە پێکەوە هەمومان بە ئۆتۆمبیل و بە پازاکەین. ئەو کاتە من نەزانن بەچی ئەهاتم بە پێ لەبەرەوەی کە ماڵمان نزیک بوو لەم ناوە، بۆیە بە پێ ئەهاتین بۆ ئێرە و پێکەوە گەشتمانە کرد و شتمانە خوارد و جا لە ناو ئاوەکەیە بڵێن چی هاوڕێن لە ناو ئاوەکەیە کۆمەڵێک مراوی و قاس هەیە، بەڵام زیاتر لە بەیانیانە ئەتوانن کە بیان بینن ئەوانی کە بەیانیان سەردانی ئەم هاوینە هەوارەکەن و لێرە نانی بەیانیە خۆن. دڵنیام کە پارچەیە نانیش بێ ئەم بە قازەکان. جا دیمەنێکی زۆر زۆر جوانی هەیە. ئێوە قاستان خۆشەوێ؟ ئەزانن من بە خێویشم کردووە. تۆش هەبووە؟ مایکەکە لای کێیە؟ لای تۆیە؟ تۆ قازە خۆشەوێ؟ ئەی باڵندەکانێ بە گشتی خۆشەوێ؟ هەر بژیت. باشە پێم بڵێ تۆ چۆن پارێزگاری لە باڵندەکان بێ یاخود ئاژەڵەکان بێ لە شوێنە گشتیەکان وەکو شوێنێکی ئێرە ئەەکەیت؟ ئەبێ کاتێک گەشتیان ئەبێ بێتە بۆ ئەوەی ئەوانیش هەر هین بن بتوانن لە ژیان بمێنن. ئەها کەواتە لەگەڵ ئێمە پێویستە کە ئەوانیش هەبن. مەبەستت ئەوەیە وایە؟ زۆر ڕاستیشە. باشە کێ گۆرانیە کە زانێت؟ تۆ گۆرانی چێزانی؟ وەڵا سلەیمانیش. سلێمانی پێم خۆشە بێت ئێستا ئێمە کە لە شاری سلێمانین و لە هاوینە هەوارێکی دێرینی هەرێمی کوردستانە پێمان خۆشەکە گۆرانی سلێمانیمان پێشکەشکەی. سلەیمانی سلەیمانی شارەکەم شاراشکۆدارەکەم سلەیمانی شارەکەم شاراشکۆدارەکەم
زۆر دڵگیر و ڕازاوەی ئەڵێ بووکی ئەم ناوەی تۆ ناسراوی بە جوانی بە هەڵمەت و قوربانی جێ شانازی کوردانی ئەی شاری سلەیمانی ئەی شاری سلەیمانی. دەست خۆش با پێکەوە چەپڵێکی بۆ لێ بین. باشە هاوڕێیان با من مەتەڵێکتان لێ بپرسم. ئێوەش ئەمە کوێیە کە ئاڕۆیتە ناوە زۆر دڵگیر و دڵڕفێنە و سەوزایی و درەختی زۆری لێ و ئاوی لێ و وەکو سەرچاوەیەکی ئاویش بەکارێت بۆ خواردنەوە قازی لێ و ئەشتوانی سەیرانی تیا بکەیت و شوێنی یاری لێ و کورسی لێ و کوێ؟ کێ زانێ؟ تۆ زانی؟ بەڵە سەرچنار. زۆر ڕاستە ئافەرین. باشە کاتە ئێستا با تۆزێ بەدەم گفتوگۆکانمانەوە بڕۆین جا باسێکی ئەوەشتان بۆ بکەم وەرن با باسێکی ئەوەشتان بۆ بکەم کاتێک کە هاوڕێیانمان کۆتاییمان هێنا بە گەشتی ئەمڕۆمان جاوەکوە بینن هاوڕێ جوانەکانم ئێستا سەرقاڵی یاریکردنن پێکەوە کاتی خۆشیان بەیەکەوە بەسەر بردووە بۆیە بە هیوام کە ئەم گەشتەمان سوودی هەبوو بێت بۆ ئێوە کە ئێستا لەگەڵمانان هەروەها ئێوەش بە هەمان شێوەی هاوڕێکانم دڵخۆش ببن کاتێک کە سەیری ئەم گەشتی ئێمەتان کرد جا بانیان کەم هاوڕێ جوانەکانم بۆ ئەوەی کە هەدیەکانیان پێشکەشکەم و سوپاسی دیۆراشەکەین کە ئەم هەدیە جوانانی بۆ هاوڕێکانم دابین کردو. هاوڕێکانم وەرن وەرن با کۆمەڵی دیاری زۆر جوانم بۆ هێناون ئەوەی کە پێشکەشتانی کەم. زۆر باشە فەرموون ماندوو بوون کاتی خۆشتان بێکەوە بەسەر برد. فەرموون هاوڕێکانم ڕۆژانی یەکشەممە بینەری گەشتەکانی ئێمە بن لەگەڵ ئەم هاوڕێ جوانانم بە هیوام کە توانی بێتمان دڵخۆشتان بکەین و هەروە سوودێکمان گەیان بێ تا گەشتێکی تر بەخواتان ئەسپێرین با پێکەوە ماڵاوایکەین. خواتان لەگەڵ ماڵاوە.